ئازان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. جاریشتر لەگەڵ ئێوەی ئازیزان بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تری ڕووداوەکانی هەفتە. ئەمڕۆ 13/4/2023 لەگەڵ هاوڕێم ڕەحمان حسێنزادە سەبارەت بە بابەتێکی سەرەکی کە ناکامیەکانی ڕەزا پەهلەوی و بەرەی ڕاستڕەوی بۆ ژوازی ئێرانە قسە و باسێک پێشکەش ئێوەی ئازیزەکەین. بە خێراتی ڕەحمان، مێدەوارم ڕۆژێکی باشت ببێت تا ئێستا. زۆر سپاس دەکەم، منیش هیوادارم تۆش کاتی باشت بەسەر بردبێ. سڵام هەیە بۆ بینەران و بیسەرانیش. زۆر سپاس. زۆر باشە. باسەکەمان سەبارەت بە ناکامیەکانی ڕەزا پەهلەوی و بەرەی ڕاستڕەوی بۆ ژوازی ئێرانە. من پێم خۆشە لە زمانی ئێوە باسی یاخود ئێوە ئەم بابەتە سەرەتاکەی و چۆنی بووە کە ئەو کۆنفرانسەی جۆشتام کە جێگای ئومێدێکی زۆر بوو وا دیارە بەرەو شکستێکی گەورە ڕۆیشتووە و وردەوردە خەریکە مۆمی بەرەو کوژانەوە چێ. سەرەتا بڵین تێگەشتێکی گشتی یاخود چاوخشانێکی گشتی بە باسەکە پێم خۆشە پێشکەش بکەیت تا بچینە سەر بابەتی تر. هەروەک باستان کرد لە ڕەزا پەهلەویەوە دەست پێ بکەین کە کەسی سەرەکی ئەم بە ئیستلاح ئێتلافی جۆرجتاون بوو. کۆنفرانسی جۆرجتاونەوە بوو لە سەرەتای ساڵە لە جۆرجتاونی ئەمریکا. 8 کەس لەو بەرنامەدا شرکەتیان کرد، 4یان بە حازری، 4یشان لە دوورەوە بە پەیام ناردن. لەو کەسانێک کە حازر بوون ڕەزا پەهلەوی بوو. زاهرەن ئەو بووە نمادیەوەی بەقیەکەیان ئەو حەو کەسەی دیکە لە دەوری ئەو کۆبوونەتەوە و شایولوغانێکی زۆریان کرد کە بەرەی ڕاستی ئێران خەریکە ئالتەرناتیڤەدا بەدەستەوە زاهرەن دموکراسی خوازی لە خۆی نیشان داوە کە لە داهاتووە لەسەر فۆرمی حکوومەتی چ سەڵتەنەتی و مەشروتە بێ یا کۆماری خواز بێ بە سەندوقی ڕێی دانن. دواتر ببەخشە ڕەحمان، دەنگت قەتع بوو، دەنگت نەما هیچ. بوون بە 6 کەس. بەڵێ ڕەحمان، دەنگت ماوەیە قەتع بوو. بەڵێ یعنی لەکوێدا درێژەی بدەم هەر باسەکە؟ بەڵێ فەرموو. بەرحاڵ مەزورمەوە بڵم هەچی هات لە یەکەم کۆبوونەوەیانە تا چوونە دووهەم کۆبوونەوە و بۆ منشورەکەیان بێ لە 8 کەسەوە بوون بە 6 کەس. دواتریش 2 هەفتە لەوە پێش لە تۆرنتۆی کانەدا جەژنێکیان بەرپا کرد. لەوەشدا بە بۆنەی ساڵی تازەی ئێرانی نەورۆزەوە لەوێژدا لە 6 کەسەوە بوون بە 5 کەس. شیرینە عیبادی لەوێنە شرکەتی نەکرد. یعنی هەرچی هاتوو بەرەو لێکترازان ڕۆیشت. ئەگەر بینەران و بیسەرانی ئێمە لە بیریان بێ، ئێمە لەم بەرنامانەدا زۆر باسمان کرد کە ئەم کۆنفرانسی جۆرجتاونە و ئەم 8 کەسە جەمعێکی زۆر
متناقزن ناکۆکن لەگەڵ یەکتری لە دەوریە کۆبوونەتەوە بە تایبەت دوو ڕەوتی ئەسلی کەتیا بوو یا دوو کەسی ئەسلی کە بوون یەکیان ڕەزا پەهلەوی بوو بە نوێنەرایەتی ناسیۆنالیزمی ئێرانی لەولاوە عەبدوڵڵا موحتەدی بوو کە خۆی وەکو ظاهران نوێنەری فێدرالیستەکانی کوردستان نیشانەدا کە زۆر زوو دەرکەوت کە ئەو اعتمادەی پێ ناکەن ئەو باوەڕیان پێ نییە هەتا فێدرالیستەکانی کوردستان ئەم دوو ڕەوتە ناکۆک ظاهران بە کۆمپرۆمایزێک گەیشتبوون بە سازشێک گەیشتبوون لەسەر چەند خاڵ هەرەو کات باسمان کرد هەر ئەمانە بۆ خۆیان ئەتوانن ببنە باعسی لێکترازانی هەر ئێستا وای لێ هاتووە ئێستا هەرچی هاتوتە زیاتر ناکۆکیەکانیان دەرکەوتوێ یەکەم لێرەوە دەست پێکە ڕەزا پەهلەوی ئەم کارێکە کردی هەتا لەگەڵ پێشوازی هەموو مەشروتە خواز و هەموو سەڵتەنەت خواز ڕوبەڕوو نەبوو بەشێک لە سەڵتەنەتی خواز و مەشروتە خوازی تونتر کە پێیان وایە ئێران هەرە بێ شای بێ و هیچ شتێکی دیکە بەم کارەی ئەو ڕازی نەبوون کە خەڵکانی دیکەشکردکە ئەوە بخۆی کێشەیەک بوو لەلایەکەوە هەر خودی ڕەزا پەهلەوی و مەشروتە خوازەکەی لەگەڵ بەشێک لەگەڵ کۆماری خوازەکانی ئێران لەگەڵی جووت نەبوون لەگەڵی نەبوون و هەر باڵەکانی جۆراوجۆری کۆماری خواست لە دژی ئەم کۆنفرانسی جۆرجتاون نەبوون لەلایەکی دیکە عەبدوڵڵا موحتەدی کە ظاهرەن ئەویش وەکو دەمڕاستی فدرالیستەکانی کوردستان بچێتونە هەر زۆر زوو حزب دموکراتی کوردستان کە لە باوەڕی من حزبی یەکەمی ناسیۆنالیزمی کورد لە کوردستانی ئێرانە ژێر پای عەبدوڵڵا موحتەدی خاڵی کرد و کوتی ئاسان قسەکردن و ئاسان هاوکاریکردن لەگەڵ سەڵتەنەت تەڵەب و لەگەڵ ڕەزا پەهلەوی خەتی سووری ئێمەیە لێوەوە ئەویش بەرحاڵ پرۆژەکەی بۆ نەچووە پێشێ هەتا لە نێو ڕێکراوەکەی خۆیدا عەبدوڵڵا موحتەدی لەگەڵ ناڕەزایەتی ڕۆبەڕوو بوو و تەیفی گشتی ناسیۆنالیزمی کورد و فێدرالیزمی کورد بەرحاڵ هاوڕاهیان لەگەڵ نەکرد ئەو کەسانی دیکەی مابوونەوە وەک شیرین عیبادی کە خۆی بە حقوق بەشەری ئەزانێ یا سلبریتیەکانی وەکو مەسیحی عەلی نەژادوانە بەڕاستی ئەوە جێگا و پێگای سیاسیەکی گەورەیان نییە ڕەنگە کەسانی مەشهور بن لە دەوریان بوو دەرنەچە لەنێو ئەم تێکەولێکەدا ئاوای لێ هاتووە ئێستا کە ئەزان ڕەزا پەهلەوی دیویەتی هەم لەژێر زەختی زۆری مەشروتە خوازایە هەم نەیتوانیوە بەرەکانی ئەسلی کۆماری خواست بێنێتە ژێر چەتری ئەم کۆنفرانسەی جۆرجتاون بە دەرەجەیەکی زۆر پەشیمانی پێوە دیارە پاشگەزبوونی پێوە دیارە 3 ڕۆژ لەوە پێش تویتێکی باس کردووە تویەتی کەسانێکم پێشنیات کردووە زیاد بکرێن بەم جەمعی کۆنفرانسی جۆرجتاون بەڵام تەوافقی لەسەر نەکراوە تەبەن دیارە بۆ ئەوانیش وەکو شاپەرست و کەسێک کە شای ئەوێ و قسەی لە عەرز کەوتوانە بۆی مهمە بە جۆرە وتوێتی ئیتر من لەگەڵ گروپی جۆراوجۆر هاوکاریەکەم یعنی منزورەیە هەر مەحدود بەوە نابێت ئەمە یەکەم جاری نییە ڕەزا پەهلەوی ئەمە هەڵسو کەوتاناکە و هەنگەم جاریشی نییە ئەو ناکامیانەی تووشە بێت کورلەر مەسەلەن لە ماوەی 5 ساڵی ڕابردوو ئەگە من تەمەشاکەم تەمەشای ماوەیەک شتێکیان بەنێوی کۆنگرەی ملی ئێرانیان دروست کرد بە نەتیجەیەک نەگەیشت دوایی شتێکیان بەنێوی قۆقنۆز دروست کرد قۆقنۆز ینی لە خۆڵەمێشی خۆت زیندوو بوونەوە کوردی ئەمە پێیان قەقنەس لە کوردستانی عێراق پێڵەن قەقنەس من ئەمەم نازانی بەرحاڵ ئەوەش بە جێگایەک نەگەیشت 2 ساڵەوە پێشتێکی تۆندڕەوی فاشیستیان بەنێی فەرەشگەر دروست کرد ئەویش بە جێگایە نەگەی پێش ئەم کۆنفرانسی جۆرجتاونانە ئەوە بوو وەکالەتی داوای وەکالەتی کرد لە 85 میلیۆن خەڵکی ئێران عەقبە لە نێوانەی لە ئوروپان گویا بە قسەی خۆیان 400,000 کەسێ وەکالەتیان پێدا کە دوایی دەرکەوتووە 50% یاسەم بە درۆ دەرەسە دروست کراوە ئەوەشی بە نەتیجەیە نەگەی ڕووی کردە ئەم مەسەلەی کۆنفرانسی جۆرجتاون و کۆکردنەوەی ئەمانە و نیشانی بدا کە گویا ئەحەوێتەوە لەگەڵ ڕەوتەکانی دیکە ئەوەش ئەلعان بە نەتیجە نەگەیشتووە جا بۆ ئەوەی درێژ نەبێ باسەکە ئەوەی ئەوەیە بەم تویتەی ڕەزا پەهلەوی زۆرێک لە چاودێرانی سیاسی و لێکۆڵەری سیاسی لە فەزای سیاسەتی ئێرانە بە چەپ و ڕاستی واڵەن عاقبەت ئەم کۆنفرانسی جۆرجتاون و
ئەم منشوری مەحسایی کە ئەوان هێنابوویان و بە نەهاق نێوی مەحسایان لەسەردانابوو ئەمیش ناکام بووە بە بنبەست گەیشتووە بەڵام هەر بە وەڕانە وەستاوە ئاسەواری دیکەی بووە ئەگەر پێت باشە لە ئیدامی بەرنامەکە ئاسەوارێکی گەورەی تووشی بەرەی ڕاست بە تایبەت شۆڕای مدیریەتی گوزار کردو هەرەونە بڵێم تووشی کێشەیەکی زۆری تووشی مرکزی هاوکاری حزبە فدرالیستەکانی کوردستان کردووە و لەولاوە حوڵ و تەقەلای کۆماری خوازەکانی شەیە کە ئەویش بە جێگایەک نەگەشتو ڕاست بڵێ ئەزانم کە وایە وەک باست کرد بە تویتێک کۆتایی هاجا ئەم پرۆسی خۆر بە تویتێک دەستی پێ گردووە بە تویتێکیش کۆتایی هات تویتی ژیانی جووکە دیارە بە جووکەیەکی سەر سۆشیال میدیا دەستی پێ کرد و بە جووکەیەکیش کۆتایی دێ بەڵام بەڕاستی ئەم شپرزەیە ئەم لێکترازانە ئەم شکستە کە دروستە کە شکستی ڕەزا پەهلەویە لەبەرەوەی ئەگەر سەرکەوتن بۆ هەرە بوو بە سەرکەوتنی ئەو بە سەرکەوتنی ئەو حسابە بوو بەڵام ئێستا کە شکستە هەر شکستی ئەوە بەڵام حقەتەکەی ئەوەیە کە هەموو بەرەی ڕاست ڕەوی بۆ ژوایی ئێران سەرجەم شعورەکەی لە قەیرانێکی گەورەیان لە قەیرانێکی سیاسی گەورەیان من وازانم ئەم قەیرانە سیاسیی بۆ ژوازی ئێران بەشێکە لە قەیرانی سیاسی بۆ ژوازی سەر تاسەری دنیا یعنی ئەگەر ببوایە ئێمە لە دەورانێکی ترا بووینە کە سەرمایهداری دنیا بە جۆرێک یەک دەست بووە یا تەنانە دەگەر قوتبەکانی معلوم و مشەخص بووە ئەم سەرگەردانیە نەبووە لە فەزای سیاسی دنیای ئەوانە سەرنجام یا پرۆسی وا لەم بابەتە دەستی پێ ناکرد یا لەو فەزا دوو قوتبیە و لەو فەزا سیاسی و لەو تەوازناتە سیاسیا بە جێگایەکی دیاریکراوە گەیشت و شوێنێکی معەیەنی ئەگەر ئەمە لە لایەکی و لە لایەکی تریش ئەم قەیرانە بۆ وای ئەخوێنمەوە کە قەیرانێکە لە بەرامبەر دۆخێکی شۆڕژگێڕانش کە لە ئێرانە هاتووتە کایەوە یعنی ئەگەر تەوەقع و چاوەڕوانەکانی خەڵکی ئێران بە ئەندازەیەک وایە کە بتوانێت ئێتیلافێکی لە بابەتی پەهلەوی و عەبدوڵڵای موهتەدی و چەند ئەفرادێکی ترکە ئەوان تر دیارە وەک باست کردەم یا سلیبرتین یا شیرین عەبادی ئەمانە ئەگەر لەو مستەوایە بۆیە کە بەم پەیامی ئەمانە کۆنتترۆل بکرایە حتمما بە جێگایە گەیش بەڵام باسەکە لەسەرەوە هێشتا ئەوان قەڵەمیان نەسخست بۆ سەر کاغەز یاخود هێشتا پەیامێکە قەرار بوو بڵاوی بکەنەوە و منشورێکە قەرار بوو ڕای بگێنن منشوری مەسا بەر لەوە بە ماوەیەکی زۆر چەند هەفتە لەوە بەر کارگەران یاخود بەشێک لە ڕێکخراوە مەدەنی و پیشەیەکانی ئێران پەیامی خۆیان ڕاگەیان کە ئێمە بۆ خۆی لە ڕاستیە هەر لە ئەوەڵم لەحزەوە کەس سەیری ناوەڕۆکی پەیامەکەی ئەوانی نەکرد یا هەر کە سەیری کردبێ و بەراوردی کردبێ زانیوێتی کە ئاش لە خەیاڵێ و ئاشەوان لە خەیاڵێ کە خەڵک باسی چیەکە و داوای چیەکە ئەوان بە شوێن چیوەن و چیان ئەوێت بۆ بە دیاری بۆ خەڵکی ئێرانی بێنن و بڕای من ئەمەی کە ئەم قەیرانە هاتووە بەشێکی بە ئەو فەزایە دروستی کردوانی باسەکە هەر تەنها ئەوە نییە کە تەفاهماتێکی دیاری کراو نییە و دیارە مەجموعی خصوصیاتیش هەیە بەڕاستیەوە کە بۆ ژوازی و چینی باڵا دەستی وڵاتی ئێمە لەو بابەتانە نین کە بتوان لەگەڵ یەکا بحەوێنەوە لەگەڵ یەکترا دابنیشن ڕێکەون و یا ئەوە تا دەسەڵاتێکی ئیستیبدادی هەیە لەسەرەوە شایەکە و کە هەرچی و دەبێت بە قسەی بکەنەوە دیارە لەم بابەتە شاوا بووە و ئەوە خۆی بە شازانە ڕەزا پەهلەوی و پێشنیارێکی کردو و بە قسەیان نەکردو و کانە نابێت کرد ئێتیلافێکە دروست کردو تۆش بەشی چیلیان سیانە پێشنیار کردو ئەوانەڵێن نابێ چۆنەکرێ ئەمە یەکسەر ئاوە هەڵبۆشێتەوە وەڵام خاصیەتی ئەوەی کە یەکتر تەحمل نەکردون یە قبول نەکردن لەناو چینی بۆرژوازیە لەبەرەوەی کە فەرهەنگێکی ئیستیبدادی و خۆسەپێنی ئەوانیان هەیە هەرچەند لافی دیموکراسی لێن و بەرجی دیموکراسی لەبەرەکەن و پەلاماری کۆمونیستەکانە دەنگوایە دیموکراسیان قبول نییە و ئەیانەوێ دەسەڵاتێکی ئیستیبدادی بێنن بەڵام خەسڵەتی ئیستیبدادی لەناو ئەوانە زۆر بەرجەستتر و دیارترە بۆیە ناتوان لەگەڵ یەکا بحەوێنەوە ئەمە ژێچێکە لە فاکتەرەکانی من ئاوای خوێنمەوە بەگشتی ئەمە زەمینەکانێتی ینی هەم ئەزمەیەکی عالەمی دنیاییە هەم قەیرانێکی سیاسی بۆ ژوازیە لە ئاس ئەو انقلاب و ئەو بڵێن دۆخە شۆڕژگێڕانی لە ئێرانە هەیە هەم خەسیسەیەک و تایبەتمەندیەکی حیزب و دەسەڵات و بزوتنەوە بۆ ژوازەکانی وڵاتی ئێمە کە
ینی لە ناو مەنجڵێکە پێکەوە ناتوانن بڵێن هیچ کاتێ بەڵام سەرنجام ئەکریان خوێنەوە بەڵێ فەرموو ئەگەر لەم بابەتەوە کەما بێت لە بەرنامەیە تریشا هەرم باسەمان کرد ئەوە وایە بە نەزەرم کولەن ئەزمە و مشکلاتی بۆرژوازی ئەم لە جیهانی بە تایبەت ئەمریکا و غەرب ئێستا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەلا رابطە لەگەڵ ئێرانە بەڕاستی بێ ئالتەرناتیوە و مشکلی گەورەی زۆری هەیە ئەمە بەشێکی خودی ئەم کێشمەکێشەکانی نێو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بینی دەوڵەتانی مختلف و ئەوە دەوڵەتانی بۆرژوایی ئەوێنە تەسیری هەیە بەڵام ئالتەرناتیوی ڕاستی ئێران بە تەوری مشەخص لەگەڵ چەند مشکلی گەورە ڕوبەڕوە ئەوەی یەکناکەون هەرهی ئەوە نییە بەرنامەکانیان جیاوازە پلاتفۆرمەکانیان جیاوازە بەڕاستی اتفاقەن ئەوە ئەتوانین بڵین خاڵی دووهەم و سێهەمە چونکی نەهایەتەن هەموو ئەمانە بەشی زۆریان بەشی ئۆپۆزیسیۆنی ڕاستی بۆرژوایی ئێران بەشی هەرە زۆریان بە کۆماری خوازەوە و بە فێدرالیستەوە و بە مەشروتە خوازەوە پرۆغەربین لەگەڵ چەند خاڵ و مشکلی گەورە ڕوبەڕون یەک لەگەڵ کۆمەلگایەک ڕوبەڕون کە ڕوتێکی شۆڕجێرانەیە بەسەربە خورۆکێکی شۆڕجێرانە هەیە هەرچی ئەیکەن هەر لەم 6 مانگەیە هەر پلاتفۆرمە دێنن هەر بەرنامەیە دێنن هەر تاکتیکە دێنن هەر بەڕاستی لەو کۆمەلگایە لەگەڵ پێشوازی ڕوبەڕوو نابێت مەسەن تۆ تەمەشاکە ئەمان بە هیوای ئەوە بوون ئەم منشوری مەحسایی کە ئەم 6 کەسایکەن بەدەستەوە لەگەڵ ئستقبالێکی گەورەی کۆمەڵایەتی لە نێو خۆی ئێرانە ڕوبەڕەوە بێ سێبەر بخا بەسەر مەسەرەن منشوری ئەو 20 تەشەکولی سنفی و مەدەنیە وا دەرنەچوو بەرعکس اتفاقاً باقی خاڵی بووە خودی منشوری ئەو تەشەکولانە لە پێشا ئەو کاری کرد بوو کە تۆش ئشارەی پێکرد تاکتیکیان ڕەوشتیان ئەوەی خۆیان پێڵن گفتمانیان مەسەلەن ناسیۆنالیزمی ئێرانی شەو ڕۆژ باسی تەمامیەتی ئەرزیەوە ڕسوولەتەکە لە هەموو خرۆشی شارەکانی ئێران کەس مەسەلەی ئەوە نییە ئەسەن با لە تەواویەتی ئەرزی بکە و ترس لە تەزێت تەڵەبی باسکە لەم لاوە فدرالیستی کورد شەو ڕۆژ مافی فدرالیمان و مافی فدرالیمان لە شارەکانی کوردستانە ئەم هەموو مزاهرا کرێ و ئەم هەموو ئیجتماعاتا کرێ لە کرێکاریەوە لە مامۆستایەوە لە ژنانیەوە کەسێک بەرحاڵ باسێکی لە مەسەلەی فدرالی و ئەمانە نییە منشوری مەحساکەی ئەوانە حەسەن کەس ئاوڕێکی لێ نەداوە نەتەنە ئاوڕێ لێ نەدراوە بە تایبەت هەر خۆیان لە دەرەوە لەم ڕەوتە ڕاستەکان پێش چەپەکان ئەسەندایانە بەر ڕەخنا خۆ چەپیش لە بەرابەریە کە بە تەواوەتی ڕاوسە یعنی منزور مێ بڵم یەکەم گرفتی ئالتەرناتیوی ڕاستی ئێران ئەوەیە کە لەگەڵ کۆمەلگایەکی شۆڕەژێر ڕوبەڕوە ئەوە شتەکانی نامۆیە بوێت ئەمە مەسەڵەن تۆ ساڵی 57 ئەم ڕەوتی ئیسلامی کۆنەپەرست درستە غەرب و ئەمریکا و هەمووان هاتنە پشتی بەڵام دوای ماوەیەک واقعەن توانی لە نێو بەشێک لە کۆمەلگاکەدا لایەنگری زۆر گەورە بۆ خۆی دروست بکە ڕەوتی خومینی و ئەوانە ئەمە لەگەڵ ئەوە مشکلێکیانێ مشکلی دووەمیان ئەوەیە کەمانە پشتبەستوو چونکی پرۆغەربین پشتبەستون بە حمایەتی ئەمریکا و وڵاتانی ڕۆژاوایی و غەرب کە وەک چۆن لە دەورەیەکە لە کۆنفرانسی گوادلۆپ ئەمریکا و ئالمان و فەڕەنسا و ئینگلیس تەسمیمیان گرتیان پشتیوانی لە شا ناکەین پشتیوانی لەم ڕەوتی ئیسلامیەکەین ئەسەن دژ بە چەپگەرایی و ڕەوتی شۆڕەجێرانە لەو کۆمەلگا ئەوان بە هیوا بوون ئەم ڕەوتە ڕاستانە لە پستا ئاوا بەپەرە لە کۆنفرانسی جۆرجتاون کۆبوونەوە و ئەنواعی سمیناراتی دیکەیان کرد و کۆنفرانسی دیکەیان کرد خۆیان ئەڵەن لەگەڵ هەر دەوڵەتێک و لەگەڵ هەر قساکەین پێڵان ئێوە یەکگرین ئەبێ خۆتان یەخن بە پەلەپەل خۆیان یەک خست ظاهرن بۆی ببنە ئالتەرناتیوی جێگای قبوڵی ئەمریکا دەوڵەتانی ڕۆژاوایی و غەربی و جەنابی ڕەزا پەهلەوی و مۆحتەدی و شیرین عیبادی و بەعزە جەولەیەکی دیپلۆماتیک سیاسیشان لە وڵاتی ئوروپایانە کرد مەسیحی عەلی نەژاد لە هەمویان زیاتر بە جێگایەک نەگەیشت نەهایەتە نەبینی ئەمریکا و غەرب هەر ئێستا کەوتێتەوە دیارەوە لەگەڵ خودی جمهوری ئیسلامی کە بەڵکو بەرجامەکەی لەگەڵ بە سەرنجامێ بگەیەنێ ئەمەش خاڵی دووهەمیانە و مشکلی گەورەیانە کە ئێشتا کوێ ئەمریکا و غەرب پشتیوانیان لە ناکەن دەناگە لەگەڵم دوو مشکلە ڕوبەڕۆنەوە هەر لە ژێر زەخت و فشاری ئەمریکا و غەربە
کێشەکانی نێوخۆیان ئەنێنە کەنار تۆ بۆ خۆت تەجروبەی عێراقمان دیوە کە چۆن لە کۆنگری ملیە کۆیان کردنەوە و لە ناسیۆنالیزمی کوردەوە و شێعەوە و نازام سنیە و هەمویان بە زۆری زۆرداری عقلوتیان ئێوە ببن بە ئالتەرناتیڤ جارێ با سەدام حوسێن بڕوە لێرە ئەویان ئێشتا بۆ نەکراوە لە نێو خۆشیانە عاقبەت ڕەوتێک ئەوە بەهێزتر نییە بەقێکەیان چاو لە دەمی بکەن مەسەن ڕەوتی مەشروتی خواست کە دروستە کەسێکی وەک ڕەزا پەهلەویان هەیە و ناسراوە بەڵام بەڕاستی سەڵتەنەت تەڵەبی لە کۆمەڵگای ئێران جوابی ڕەتی وەرگرتوێتەوە ساڵی لە هەفتاونەدا و لەو شۆڕشا قەوت ئەو نظامیان ناوەتە کەنا کۆماری خوازەکانیش کە هەن و باڵی جۆرا و جۆرن نە کاراکتەری وایان هەیە نە شخصێتێکی وایان هەیە نە پلاتفۆرمێکی زۆر جیاوازتر لە مەشروتە خوازەکانیشیان هەیە کە جێگای سەرنجی کۆمەڵگا بێ ئەمە ئەو گیر و گرفتانەیە کە ئالتەرناتیوی ڕاستی ئێرانی لەگەڵی ڕوبەڕوە بۆ یەکانێ یەک ناکەون بۆ یەکانە هەر سمینارێدانن هەر کۆبوونەوە یەکدانن عاقبەت بە کێشەوە دێنن مەسلحەتی ڕەنگە کۆنفرانسێکی مەتبوعاتی بگرن یا لە جەلسەیەکە دابنیشنەمە 10 ساڵە خەریکەم کارانە و بە جێگایەک ناگەن و بە تایبەت ئەوەی زەربەی نەهایی لێدان و لەم دەورایەنەگەن ئەویژەوەیە بەڕاستی ڕەوتی شۆڕەجێڕی کۆمەڵگای ئێران جوابی بە زۆری جوابی ڕەدی داوەتەوە بە ئەو پلاتفۆرم و سیاسەتانەی کە ڕاستڕەوەکان ئەیهێنن حتا تۆ بینی هەرم پلاتفۆرمی لانی کەمی تەشەکولە سنفی و مەدەنیەکان زۆر زیاتر جێگای گرتووە زۆر جاتر دەنگی داوەتەوە لە فەزای سیاسەتی ئێرانە هەرچەند مەسەلەن ئەو تەشەکولە سنفی و مەدەنیانە خۆ ناتوانن وەکو ئەم جەریانە تا حتا بن لە مێدیای زۆر گەورەدا زاهر بن لە نێو خۆی ئێرانن مشکلاتی زۆریان هەیە و بەرەی بورژوازیش حتا بەرەی دەوڵەتانی گەورەش خۆسان حمایەتێکیان لێ ناکەن دەنەتیجە ئەمە ئەو خاڵانن کە ئالتەرناتیوی ڕاستی ئێران تووشی ئەم جێژاوە هەن بەڵام من بەوە تاکی دەکەمەوە ئەلا ڕەغمی ئەوە حەولوتە قەلاکانیان ئیدامەی هەیە من پێم وابێ بەرەی ئێمە کرێکار و کۆمونیستی و جامعە حەولوتە قەلاکانی بەرەی ڕاست هیچ وەق نابێت دەستی کەم بگرین ئەگەر لازم بوو لە ئیدامەیە چاڵس و کەوتێ بکەن ئەتوانین قسەی لەسەر بکەین زۆر باشە بەڵام من ئەوە سەرنجی ڕاکێشام ئەم نشستی جۆشتاونەوەوانە هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە توش کەمێک باست کرد هەر لە ڕۆژەکانی ئەوڵەوە کێشەی دروست کرد ینی هەر خۆی نا ئەوە شورای مدیرێتی گوزاری پارچە پارچە کرد بەشێکیان لەو شورای مدیرێتی گوزارە هەر لە کۆنفرانسەکەی جۆشتاو نابوون و بە جۆرێک لەوێ دانەنیشتون لە ڕیزەکەی بەڵام لەناو ئەوانەی کە بینەر بوون لەوێ بوون و ویستوانە لەگەڵ ئەم مەدەیا بڕۆن کە ئەمەش کێشەی گەوری دروست کردووە سەرنجام وازانم سکرتێرەکەیان کە حەسەنی شریعەت مەداریە ئەوە قسەیەوە هەیە کە ئیستیعفای داوە وازی هێناوە لە هەموو بە پۆستەکانی دوور کەوتوتەوە لەولاوە ناوەندی هاوکاری حیزبە کوردستانەکان ناوەندی هاوکاری کوردستان کە حیزبی دیموکرات و کۆمەڵە بوو کاروایلی هات خەریک بوو بچێشێتەوە لە ناو خودی دیموکراتیشە ببێتە چەند باڵیەوەوانە بەڵام سەرنجام ئەویان نەبووە تا ئێستا بەڵام ئاشکرا و دیارە ڕوونەکە هەموو کە زەوازانێکە عەبدوڵای موتەدی بەم هەنگاوەی کەوتە بەر دیارە بە حەق کەوتە بەر نەفرەتی خەڵکی شۆڕژگێڕی کوردستان ئەوە لەلایەک بەڵام لەلایەکی تریش هەست دەکرد حیزبی دیموکراتیش ئەڵێ هەنگوینی لە کلۆرەدارا دۆزیەوە تۆ خێرا بەکاری هێنا و دەستی پێکرد وەگەوەی حیزبی دیموکرات خۆی پێشتر لەگەڵ بەنی سەدر و لەگەڵ لە بیک و لەگەڵ مجاهید ئیتیفاقی نەکرد بۆ پێشتر لەگەڵ هەتا ئەم کوڕەی شایدا نەنیشت بێ ئەم ڕەزا پەهلەویە و ئیتیفاقاتی ژێربەژێریان نەبوو بێ و شورای میلی مقاومەت پێشتر لەگەڵ مجاهیدینا دوای ئەو لەگەڵ ئەمانەیان نەکرد بێ وەگەوەی کە شتێکی زۆرە و خەتی سوورە و کردیان بە وەسیلەیەک بەڕاستی بۆ لێدان لە عەبدوڵای موتەدی وە سەریش کەوتن بەڕاستی زۆر بە ئاشکراتێرەکە عەبدوڵای موتەدی ئەمڕۆ هەموو ئەوەی کە ئەوە نەساڵە بە حسابی خۆی کۆی کردبووە لە ڕەوتی ئۆپۆزیسیۆن بوونی بۆ جمهوری ئیسلامی و هەموو ئەوەی کە
لەناو حیزبی کۆمونیستی ئێرانە بەدەستی هێنا بوو پێشترۆوانە هەمووی بەبادا و بە ئاویدا و معلوم بوو کە ئەوە هیچ کاتوانە لەگەڵ ئەمریکا و لەگەڵ وەزارەتی خارجی ئەمریکا و لەگەڵ تەنانەت CIA وانەشا دابنیشێ لەگەڵ کوڕەکەی شاشە هیچ کێشەیەکی نییەوە ئامادەیە لەگەڵ کوڕی زیندانوانەکەی خۆی کە زیندانی کردووە کاتی خۆی وەشکەنجەی داوە لەگەڵ ئەو دابنیشێتوە تیلافکات و بەبێ ئەوەی کە هەتا باز لە عاقلی و لە دیرایەت و ئەوانەکەن هەتا عقلیشی تیانە بوو ئەمە یعنی بەڕاستی گەر لەوە گەڕێن کە لە ڕووی مۆراڵیەوە چەندێک خراپ بوو لە ڕووی عقل و ئیدراک و هەڵسەنگاندنێکی دقیق و منطقی و ئەوانەشەوە ینی بەڕاستی بڵێم لە کاری عەبدوڵای موتەدی ناچوو عەبدوڵای موتەدی هەمومان نەزانین کە ڕەخنەمان لێ هەیە و لەوەتی هەیە ئەمە زانین کە چۆنە بەڵام بەم ئەندازەیە بێدیرایەت نەبوو لە ڕووی سیاسی بەم ئەندازەیە نائەکرا بە وەسیلە و بەکار نەئەهێنرا و ئاوا ئاسان نەبوو کە بچێتە ناو ئێتیلافێکی لەم بابەتەوە کە هەرچی هەیە و نیەتی لە دەستی بدات و مایە پوچ و ژیرفان بەتاڵ و ژیرفان دڕاو لێ بێتە دەرەوە بەڕاستی با من لەم بەشی ئاخرەوە بڵم لەمەدا ڕەنگە لەگەڵ تۆ یەک بیر نەکەن اتفاقاً لە کاری عەبدوڵا موتەدیە چوو بەڵام عەبدوڵا موتەدی کەی عەبدوڵا موتەدیان 20 ساڵە عەبدوڵا موتەدیە کە بەڵێ لە حیزبی کۆمونیستی ئێرانە بوو حتا دەورەیەکی کەمی دوای حیزبی کۆمونیست هێشتا کوونێ چوارچێوەهایەک بوو مەجبور بخۆی بەڵام عەبدوڵا موتەدی ئەڵان 20 ساڵە هەموو کەزانێ یەکێ لە هەلپەرستترین و بێپرەنسیبترین سیاسەتمەدارانی فەزای سیاسەتی ڕەحمان من ئەم قسەیە تەوزیح بدەم باسم لەسەر هەلپەرستی نییە لەوەیە هیچی نێکم نییە لە ڕووی مۆراڵی و کێشەم نییە بەس مەبەستم ئەوەیە زۆر بێدیرایەتی پێوە دیارە نابێ وشەی لەنەزەر ئەوە ئەڵان باسەکەم لەنەزەر ئەوە ئەڵانەگە بچی لێ پرسی ئەڵانێک بچی لێ پرسی پێواتیا سەرکەوتوو بووە ئەو مەسەلەکەی ئەوە بوو ئیمێجێک لە خۆی بدا یەکێ لە سیاسەتمەدارانی دیار لە ساحەی سیاسی ئێرانە کە بەڕاستی لەو بابەتەوە خۆ بەڵێ هەنگاوێک عاقبەت عەبدوڵا موتەدی کە لەم 3 مانگەدا و هاتۆتە ئاستی ڕەزا پەهلەوی و شیرین عیبادی کە جایزەی نۆبێلی گرتووەوانە ئەوەی ئەویست با من لە مناسبەتێکە لەگەڵ تۆ بێکۆ قسەمان کرد عەبدوڵا موتەدی باها کێشەیەکی هەیە لە چوارچێوەی ئەو خسلەتی خۆپەرستی خۆشی کە هەیەی زاهرەن ئەوێ بێ یەکێ لە سەرکردەدارەکانی ناسیۆنالیزمی کورد و بەڕاستی زۆر کەزەواڵن ئەوێ لاسایی جەناب تاڵەبانی لە چۆن ڕۆڵی بوو لە ساحەی سیاسی عێراق و کوردستانی عێراقوانە بوو ئەویش بە هەموو شێوەیەکی هەرپەرستان ئەوانی کردو بۆ تاڵەبانی ئەگوزەرا ئەکرا تەوازن قواکان ئارایشی سیاسی ساحەی سیاسی عێراق کوردستان ئەوەی حریفەکەی جەناب تاڵەبانی چەلەبی بوو ئاخر ئەمە چەلەبی لە ڕەزا عەبدوڵا موتەدی بەدوای ئەم کراوی بابردووە کەوتووە کە لە ئارایشی سیاسی ئایندەی ئێرانی کە باڵی ڕاستڕە و دەست باڵا پەیداکەن لە ئێرانە ناسیۆنالیزمی کورد و فدرالیزمی کوردیش جێگاو شوێنێکی بێ و کورسیەکی بدرێتەوە ئەو جملە لە مەرکەز و ئەو نوێنەرەکەی بێ متەوەجە نییە هەم کولی سەفبەندی سیاسیەکانی کۆمەلگای ئێران زۆری فەرقە جامعەیەشی 85 ملیۆنی لەگەڵ عێراق هەم خودینە لە نێو خۆی کوردستانی ئێرانە ئەو ڕەقیبێکی زۆر قەویتر لە خۆی هەیە کە نێوی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانە مهم نییە دەبیر کولەکەی چەنە باش ئەزانێ قسە بکە یا باش نازانێ ئەو ڕەنگە مقایسەی خۆ مستەفا هیجری بکە بەڵێ قسە زانترێ لە مستەفا هیجری مەسەلە ئەوەیە حزبی دموکراتی کوردستانی ئێران لە چوارچێوەی ناسیۆنالیزم و فدرالیزمات جێکەوتووترە وەڵانەڵان وتە بێژەکەشان خالیدی عەزیزیە شتێکی لە عەبدوڵا موتەدی نییە لە بابەتی دیپلۆماسی و ئەو هەڵس و کەوتانەی کە هەر فەردێکی بۆرژوا ئەوێ لە مناسباتی دەوڵەتەکان و ئەحزاب و ئەو کارانە بکەن دەنەچە ئەو وە دوای ئەمە کەوت کە لەم پرۆژەدا بەنەزەرم محاسبێکی غەڵەتی بوو ئەینەن پیوا بوو لەم هەلوو مەرجەدا عاقبەتەن کۆنفرانسی جۆرجتاونە و منشورەکەی ئەوان و جێگایەکی گەوراکەن و نەهایەتەن جمهوری خوازەکانیش و ئەجملە حیزبی دموکراتی شوانش مەجبورە بنەوەیەک خۆی لەگەڵ ڕێخن وا دەرنەچوو ئەوە بەشێکێتی بەشێک بدوایەوە بوو عاقبەت کاراکتەری سیاسی خۆی دیارتر بێ لە سەحنەی سیاسی ئێراندا بەڵام بە قیمەتی چی بە قیمەتی ئەوەی لە نێو خۆی کوردستانی ئێران و لە نێو خۆی فدرالیستەکانە بێئەتبارتر بووە و ئەمە زەربەیەکی قورسی لێوداوە ئەو قسەی تۆ لێرەدا
زۆر ڕاستە بەڵام ئەگەر لەوە بگوزارین ڕاستەکەی ئەم کۆنفرانسی جۆرجتاونە ئەسەراتێکی بۆ معنایی بوو بۆ ڕەوتی ڕاست یەکەم بەجێ ئەوەی ببێ بە محورێک ڕاستەکان لێک نزیک کاتەوە لێکی دوورخستونەوە ئەوە هەم لە نێو خۆیان و بەتایبەت ئەو شوڕای مدیریەتی گوزارەی 4-5 ساڵە کاریان بۆ کردووە و چونکی تەرکیب بوون هەم کۆماری خواز بوون هەم مەشروتە خوازشیان تیا بوو هەم کەسی وەکو شەهریار یاهی چێرەیەکی ناسراوی سەڵتەنە تەڵەبەکان و مەشروتە خوازە لە نێو شوڕای مدیریەتی گوزارا بوو هەم حەسەنی شەریعەت مەداریش بوو هەم خودی ئەم موحتەدی بوو هەم نازانم ئەمساری شیرینی عیبادی و ئەوانش بوونیانە بوون اطلاعی دەقیقم نییە ئەلان ئەینەن پێکاتنی کۆنفرانسی جۆرجتاون چونکی ئەم شوڕای مدیریەتی گوزاری خستە کەنارەوە و لەگەڵ ئەوان ئەو هەماهەنگیە پێک نەهات اختلافیان لە پەیدا بوو ئەلان خودی شوڕای مدیریەتی گوزارەکە چونکی دوو باڵ بوو هەم کۆماری خواز هەم مشروتە خواز تووشی مشکل بووە و قسە ئەوە هەیە کە خەریکە تێکەچێ و هەروە ئەم حەسەنی شەریعەت مەدارە یان دەبیر کولەکانیان ناوێنێتە کەنارەوە یا خۆی چۆتە کەنارەوە بە حاڵاقبەت ئێعتلافێکی 3-4 ساڵەی ڕاستڕەوەکانی ئێران ئەوە بەرەو هەڵدێر و تێکچوون چووە لە خودی کوردستانیشە 4-5 ساڵانە مرکزی هاوکاری و مرکزی هاوکاری حزبەکانی کوردستان ئەویش تووشی کێشەیەکی گەورە بووە چونکی عاقبەت ئەو مرکزی هەمکاریە دوای ئەوەی دووباڵەکەی حزب دموکرات یەکی گرتەوە و دووباڵەکەی زەحمەتکێشان یەکیان گرتوەوە بوون بەم دوو جەریانە حزب دموکراتی کوردستانی ئێران و جەریانەکەی عەبدوڵڵا موتەدی ئەوان یەڵان تووشی ئەم کێشە قوڵە بوون هەر 2-3 ڕۆژ لەوە پێش خالیدی عەزیزی وتەبێژی حزب دموکراتی کوردستان بە ڕۆشنی لەگەڵ دەنگی ئەمریکا قسەی کردووە تو ئێمە لەگەڵ ئەم هەڵسو کەوتانەی موحتەدی لەگەڵ ئەم تێکەڵبوونەی لەگەڵ جۆرجتاون لەگەڵ ئەم منشورەی ئەوان ئەسڵ هیچ تەبایەکمان نییە هیچ پرسێکیش بە ئێمە نەکراوە ئەو قسانی خۆیانەکەنەوە منیش من وایە وەک تۆ حزب دموکراتی کوردستان لەسەری تاهودی بە مافی خەڵکو و بە حتا مافی ملی خەڵکی کوردستانوانەوە نییە ئەم دوو حزبە ئەم دوو جەریانە هەردوو جەریانی فێدرالیست ڕقابەتیان هەیە لەگەڵ یەکتری هەر وەک چۆن پارتی و یەکێتی تاریخێکە ڕقابەتیان هەیە لەگەڵ یەکتری و ڕقابەتەکانیان ئێستا سیاسیە لە ئایندەی کوردستانە ئەیکەن بە شەڕ لەگەڵ یەکتری بۆ شەڕی ڕابەری بزوتنەوەی کوردیان لە کوردستانی ئێران هەیە خۆوەکو ئێمە کۆمۆنیستەکان و چەپەکان نێ ئێمە ڕقیبیانین مخالفیانین بەڵام ئەڵین کاتیژێنەوە بزوتنەوەی یەکەن بنێوی بزوتنەوەی کوردایەتی و فدرالیستی بڕۆن ڕابەری بزوتنەوەی خۆتان بوون کێشەی ڕابەریمان لەگەڵەوە نییە ئێمەش بزوتنەوەی سۆسیالیستی و کاریگەری کۆمەلگای کوردستانین ئێمەش هێزی سەرەکی و ڕابەری بزوتنەوەکەی خۆمانین زۆر چاکە هەر کەس بە پێی تەوازن قوا لە ئایندەدا نیشانەدا چێ دەست باڵای هەیە ئەگەر هێزی چەپ و کۆمۆنیست و کرێکار و ئازادی خواست ئەوە هاتە مەیدان و دەست باڵایی پەیدا کرد هەر وەک چۆن ساڵی 1950 لە بەشی جنوبی کوردستان سنە و کامیاران و مەریوانوانە معلوم بوو هێزی چەپ کە ئەو وەختە کۆمەڵە بوو دەست باڵای بوو حزب دموکراتی مەجبور بوو مل بدا بە واقعیەتە لە بەشی شمالەکەی مەهابات و منتەقەش بە تۆری واقعی حزب دموکراتی کوردستان دەست باڵای بوو کۆمەڵەش لە عین حاڵە فعالێت و هەڵسوکەوتی بوو هیچ وەخت تەمکینی پێ نەکرد بەڵام ئەو واقعیەتە سەلمێنرا بوو ئەوان هێزی ئەسڵیترن دەرنەچی ئێمە دوو بەرەی جیاواز دوو بزوتنەوەی جیاواز شەڕی ڕابەریمان لەگەڵ یەکتری نیە بەڵام ئەوان لەگەڵ یەکتریان هەیە جا بۆیە خەڵکی کوردستانیش بێ بزانن هەر لە ئاهەندەی نزیکە مەترسی گەورەترەوەی خودیان فدرالیستانە لەگەڵ یەکتری دەرگیرە بن هەر وەک چۆن شوێنێکی ئازادکرایان بەدەستەوە وایەکو جاری جاران کە یەکێتی و پارتی لە کوردستانی عێراقا شوێنیان هەبوو حتمما شەڕەکەیان هەڵە گیرسانەوە لە نێوانیەکە پارتی ژۆختە کران بەو دیوی ئێرانەوانەی تر ڕۆشتن بەرەی کوردستانیان ئەم کۆنفرانسی جۆرجتاون ئەوە هیچ خۆی بەرەو تێکچوونە شۆڕای مدەریتی گوزاری بەرەو تێکچوون بردووە مرکزی هاوکاری حزبەکانی کوردستانی بەرەو تێکچوون بردووە دەرنەچە بەرەی ڕاستی تووشی سەر لێشەوایەکی و لێکترازانێکی زۆرتر کردووە ئەلان خەریکم خۆیان ڕێکە خەنەوە خودی ڕەزا پەهلەوی ئەلان زۆرتر شیفتی کردووە بەرەو مەشروتە خوازەکان و بزوتنەوەکەی خۆی ئەوان ڕێکخاتەوە کە دووبەرەکی تیا بەوجود هاتوو خودی موحتەدیش خۆ هەر
دۆڕاوی ئەم ڕووداوە سیاسیە یان ناکامی ئەم ڕووداوە سیاسیە هەر ڕزا پەهلەوی کە وەک مهتەدیش مەجبورە بە سەر لە شێواوی بگەڕێتەوە جارێکی دیکە بزانێ ئایا لە نێو مەرکەزی هاوکاری و لەگەڵ حیزبی دموکراتی کوردستان وانە چۆن ئەسازێنەوە و مەجبورە تەن بدا بە شەرایطێکی نالەبارتر بنسبەت گوزەشتە. شورای مدیرەتی گوزار من ئاندەیەکی بۆ نابینم، باوەڕ ناکەم تازە بتوانن ئەوانە پشت ڕاست بکەنەوە لەولاوە. بەڵام ئەوە بزانە بەرەی ڕاستی ئێران ترندی دیکەشی هەیە، بەشێک کۆماری خوازی خۆیانیان هەیە نابێ بەدەستی کەم بگیرێ ئەتیلافاتێکی تر دروستەکان هەوڵی لێک نزیک بوونەوە ئەدەن هەر ئەوە کە ئەم فەرزە ممکنە زۆر ڕۆشنتر دروست دەبێ لە بینی جمهوری خوا و سەڵتەنەت تەڵەبا، بەڵامی تر هەر لایەک بە ئارەزووی بە پێی ئەم دراوە نوێیانە ئەم معتادە تازانە دووبارە خەریکی شکڵدانەوە بە بەرەکەی خۆیان ئەبن. وانێ بڵێ لە هەگویانە هیچ نەمابێ حتمما ماوە. مەبەستیش لێرە ئەوەیە کێمە دۆخێکی دیاریکراو ببینین لە بەرامبەر هەلومەرجێکە کە لە ئێرانە دروست بوو، نەگەوە کە چینی بۆ ژوازی مەوجودە لە کۆمەلگایە بەرحاڵ لەبین ناچێ و نوێنەری سیاسیشی لەبین ناچێ و لە پرۆژەیەکی فەشەل دێنێەوە ئەە هەوڵەدا کە پرۆژەی تر بێنێتە پێشەوە. بەڵام کام پرۆژانە زۆرتر بە بڕای ئێوە جێگای ئەوەی هەیە کە دەستی بۆ ببرێ یاخود ئەگەر پرسیارەکە ئاوا بکەین مەبەستمانەوە نییە ڕێگان پێ نیشان دەین و بڵین چی باشە بیکەن، بەڵام مەبەستمانەوەی کە بڵین کام ڕێگایانە ئەگرنەبەر بۆ خۆ سازدانەوە و چۆن چۆنیەک دێنەوە ئەمجارە لە بەرامبەر خەڵکە دووبارە خۆیان سازەدەنەوە و ئەوەی کە ئەشیکەم دووبارە ئیشکالاتی نییە تەناقوزاتی نییە. من وازانم کە هەوڵیان ناوەستێ تەبقی وەژوازی مەوجودە نوێنەرە سیاسەکانی هەیە، بەڵام خودی ئەم قەیرانەکە ئەوان تێکەوتون و ئەوانە ئەگەرچی هەوڵی زۆر تەقەلای زۆریش بدەن وابێ لە هەوڵ و تەقەلاکانیشیانە چەپ و کۆمونیستەکانی ژاگادار بن و شیار بن بەدەستی کەمیان نەگرن حتمما وایە و هەوڵی جدی بدەن بۆی کەوا پەک بخرێ و هەوڵ و تەقەلایانە. بە بڕای من نازانم ئەمە اتفاقی نەبووە، بەڵام ینی شتێک نەبووە بە سوودفە هات بێتە پێشەوەوانە، بەڵام ئەگەر حتا بە سوودفەش هات بێتە پێشەوە لە بنەوە زەمینەیەکی هەیە. من وازانم کە منشوری بیزڕێکخرا و ئەو دەنگەی کاوا لە ئێرانەوە هاتە دەرەوە ڕۆڵێکی زۆر گەورەی بوونی بۆ دروستکردنی ئەم قەیرانە گەورەیە بۆ ئەوان و ئەمەی کە لە داهاتووشا دروستە بێت چەپ و کۆمونیستەکان و کارگەرانی ئێرانە بێ و هوشیار بن و ئاگادار بن کە چۆن چۆنی بەری پێ بگرن، بەڵام کامانان ئەو احتیمالاتانی کە ممکنە بیگرنە بەر بە بڕایت. با منجارە ئیشارەیەک بۆمە بکەم بەڵێ ئەم منشوری بیزڕێکخراوە زۆر لە کاتێکی باشە هاتە دەرێ کە پێش منشورەکانی ئەمڕۆتە ڕاستانە بوو هەر بەڕاستی جێگای پێلێشکردن و منشوری مەحساکەی ئەوان و دواتر کۆماری باڵەکانی جمهوری خواستداویانەتە دەرێ ئیتر نەیتوانی جێبگرێ بۆ چونکی بەناوەرۆک هەرچەند نێوی لانی کەمی مطالباتی لانی کەمی ئەو تەشەکلە مەدەنیانەیە لی هەمویان پێشکەوت خواسترە وە بەشی جۆراجۆری ئەو کۆمەلگایە زانن وەلەی نەحاڵە پێش ئەوانیش درا ئەوە بە خۆی زۆر مهم بوو ئەوە کۆمەکی کردبەوەی بەرحاڵ دەنگی چەپ لە ناوخۆی ئێرانیش وە لە دەرەوەش دەنگدانەوەی زیاتر بێت. بەڵام ڕەوتە ڕاستڕەوەکان چۆن دووبارە خۆیان یەکە خەنەوە من پێیان بێت چەند شت هەیە. یەکەمەوەیە مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەب بە مەحوەرێتی هەرم ڕزا پەهلەوی ئەچن خۆیان سەر و سامان بدەنەوە. یعنی ئەم تەجروبەی لەم 4-5 مانگەدا ڕزا پەهلەوی زاهران ڕووی کردە ترندهایەک لە فدرالیست و لە کۆماری خواز و لە سلێبریتی ئەوانە بە ناکامی گەی مەجبورە بگەڕێتەوە بۆ لای بزوتنەوەکەی خۆی کە ویژ مەشروتە خوازی و سەڵتەنەت تەڵەبیە و جۆرێکی ژەگەڕێتەوە باڵە ئفراتیەکەی نێو مەشروتە خواز و سەڵتەنەت تەڵەب ئەڵێن نەماوت نابێ ئەم ڕێگایە بڕۆی نەماوت ئیشتبات کرد دەرنەتیجە بەڵێ بێ هەر لەسەر ئەو پلاتفۆرمی تەواو تۆخ ناسیۆنەلیزمی ئێرانی و کە بەڕاستی بۆنی فاشیزمی لێدێ و حتا ترندهایەکی فاشیستیان لەسەرەوە ساغە بێتەوە.
دەنەچە من پێم وابێ یەک ترندی مەشروتە خوازی و سەڵتەنەت تەڵەبی ئەویش لە دەور پلاتفۆرمێکی زۆر ڕاستی ئیفراتی زیاتر خۆیان یەکەخان. ئایا لە کۆمەلگا و لە ئایندەیە و بە تایبەت بۆ دەساڵەت شانسی گەوریان هەیە؟ بە نظرم شانسی گەوریان نییە. مەشروتە خوازی و سەڵتەنەت خوازی شانسی گەورەی نییە، بەڵام هەتا بڵێ زەرفەتی فەزای خراپ دروستکردنیان ئەبێ بە تایبەت من پێم وابێگەر ئەو ڕۆژە بگات ئەمریکا و غەرب ئیتر بێن لە ئۆپۆسیۆنی ڕاست حمایەتکەن یەکێ لە انتخابەکانیان ئەوانە بێت. ئەمە لایەکی دیکەوە خودی جەریاناتی فێدرالیست و ملی و مەحەلیش عاقبەت لە ترسی ئەم بەحسی تەمامیەتی ئەرزی و ئەم ڕەوتەی کە سەڵتەنەت تەڵەب و مەشروتە خواز بە زەرفەتێکی فاشیستی لە خۆیان نیشاندەن ئەچنە زیاتر قالبی ناسیۆنالیستی و مەحەلی فدرالیستیان ئەڵان بیر لەواکەنەوە کۆنگرەی فدرالی سەراسەری ئێران زیاتر زیندوو بکەنەوە و زۆرتریش حزب دموکراتی کوردستان ئەمەی گرتووە بەدەستەوە. ئەوانش دەچنە نێو ئەو قالبە. لەولاوە هێزە جمهوری خوازەکانیشی تر خۆیان لەم ئەوەی بە تێکەڵی ئدێ مەشروتە خوازی لیبرالیشیان لەگەڵ بێت لەوانە دوورەکەونەوە. شۆرای مدیریەتە گوزار باوەڕ ناکەم ساق بێتەوە، گە ساقش بێتەوە لە قامەت و فۆرمەتێکی دیکەدا و چونکی ئەلان باڵی تری مەشروتە جمهوری خوازان 2 هەفتە لەوە پێش لە لەندەن سمینارێکیان بووە بە نێوی هەمگامی کە زۆرتر سابقە و ڕیشەکان ئەگەڕێتەوە بۆ سازمانی فدایانی ئەکسەریەت ئەوەی لە چریکی فدایی و ئەوانە بوون کەمتر پرۆغەربین، هەرچەند ئەوانە ژیانەوە لەگەڵ وڵاتانە تێکەڵ بن، بەڵام هێزێکی سانتری لە نێو دەستەبەندی ڕاستی ئێرانە تەمەژایکن هێزێکی وەسەت و ناوەڕاستن کە من پێم وابێ فەزای سیاسی و ئارایشی سیاسی بزوتنەوە سیاسیەکان لە ئێرانی ژێر حاکمیەتی ئیستبدادی جمهوری ئیسلامی ئەو نە پۆلاریزەیە ئەم هێزە مامناوەنجیانە بەڕاستی شانسێکی زۆر گەورەیان نابێ، حتممە بن وجودیان ئەبێ و لەما بتە ئەم سێ چوار دەستەیە ڕووەدا. من پێم وابێ شتێکە جێی نیگەرانیە و بە تایبەت بەرەی کرێکار و کۆمۆنیست و چەپێ بزانی ئەوەی خۆیان پێڵن گفتمانی ناسیۆنالیستی، گفتمانی هەم ناسیۆنالیزمی ئێرانی و تەمامیەتی ئەرزی خوا و عەلەیهی تەزیە تەڵەبیوانە لە مقابلیشە ئەوەی پێڵن گفتاری فێدرالیستی و محەلیگەری و ناسیۆنالیزمی تۆخی لە کوردستان لە ئازەربایجان لەوانە تونتر ئەبێتەوە و یعنی بەو معنایە فەزایە بەرخلافی ئەو فەزا سیاسی کە لەم 6 مانگەیە ئەم خۆشە جەماوەریەی کە هاتە مەیدان دروستی کردووە لانیکەم لە سەطحی ئەم جەریانەتایە ئەیانەوێ ئەم گفتاری ملیگەرایانە ناسیۆنالیستی بە تایبەت مەیلە و فاشیستی مەیلە و ڕاستی ئفراتی زیاتر بکەن، چەندە لە هەر تەرەفە موەفەقە بن بەوە کەوتووە بەرەی چەپ ئازادی خواز چەندە بتوانێت گفتاری خۆی و وتاری خۆی و قسەی خۆی زاڵ کا بەسەر کۆمەلگای ئێراندا و بەر بگرێ دەنا ئەوەی کە ئەبینرێ بەرحاڵ جەریاناتی هەم ناسیۆنالیزمی ئێرانی هەم ناسیۆنالیزمی فدرالیست و کورد و ئەوانە خەریکن زۆرتر بەرەو پەرەپێدان بە دەمارگێڕی ملیگەرایانە و تەفرەقە دروستکردن و دەستەبەندی دروستکردن بەرەو ئەوارۆن. بەڵام ئەمێنێتەوە لێرەدا بەرەی چەپ چیەکەین کە بە نەزەرم هەم لەم کۆمەلگادا شانسی گەورە ڕووی تێکردووە، هەم بەڕاستی هەر بەپێی ئەو هەلومەرجە مساعید و مناسبەی کە چەپگەرایانە بووە لە کۆمەلگای ئێرانە ئەو تا منشوری 20 شەکول هاتووە ئەلان هەفتەی ئایندا هەمایشی چەپەکان لە کۆڵی ئاڵمان ئەبێ و ئەگەر ڕەوتی چەپ و کۆمۆنیست بەڕۆشنبینی و بە ئەحساسی مەسئولیەتەوە تەمەشای ئەوزاعاکە بکەین و تەحرکی ڕاستیش بە جدی بگرین و بەرپەرچی بدەینەوە، من پێما بێ بەرەی چەپە زیاترە بێتە جێگای ئومێدی داهاتووی ڕووداوە سیاسەکانی ئێران. بەرحاڵ نەکەر داهاتووی ڕووداوە سیاسەکان هاوڕێ ڕەحمان من وا ئەزانم کە خودی ئەم حرەکەتەش لە ناو ئێرانە و ئەم جوڵە شۆڕ جێرانەیە
بەو ئەندازەیە ئەتوانێت هەنگاو بنێت و بەرەو پێش بچێ بەرەو شۆڕشێکی ڕاستەقینە بۆ هەڵگێڕانەوەی کولی ئەم سیستەمە کە ئەم بەرەی چەپە و ئەم هێزە چەپە توانای خۆکۆکردنەوە و خۆڕێخستنی هەبێ. یعنی ئێستا کۆمەلگا کەوتۆتە دەورانی ژانێکی زۆر گەورەوە، ژانی شۆڕژگێڕانەیە، ژانی ئەوەیە شتێکی تازەیەوێت لە دایک بێ، ئەوەی کۆن ناتوانێت بەردەوام بێ، ئەمەی تازەش زۆر سەختە لە دایک بێەوە. ئەم دۆخە قەیرانە تەنها ینی باسەکە ئەوە نییە، من ئاوای نبینم کە شۆڕش بۆ خۆی هەر ڕوو ئەیە جەماوەر ڕائەپەڕن سەرنجام تووڕە ئەبن و پەلامار ئەدەن و هەموو شتێک تێگەشتێنن، بەڵام ئەگەر لەو بینەیە کۆمونیستەکان ئامادە بن ساز بن ئەتوانن جەماوەر بەرەو لای خۆیان بێن. نا جەماوەر پەلامار نادا، جەماوەر شەڕی مان و نەمان شەڕی کۆتایی لەگەڵ دەسەڵاتان ناکە ئەگەر ئەم بەرەیە دروست نەبوو بێ. ئەنی مەسەلەکە ئاوا نییە کە ئەم بەرەیە دروست بێ بۆ یەگە شەڕی مان و نەمان دروست بوو ئەمە لەوێ بەشێکمان پێ بڕێ بتوانین ڕابەرایەتی ئەو حرەکەتە بکەین بە ئاراستەی ڕزگار بوون لە سەرمایهداری، یعنی نەک تەنها ڕزگار بوون لە سەرمایهداری، خودی ڕزگار بوون لە جمهوری ئیسلامیش پێویستی بەوەیە کە چەپ خۆی کۆکاتەوە و ئێستا کەوتۆتە گرێوی ئەوە و ئێستا کە ئەسپی ڕاستڕەوەکان دۆڕا و لەم مسابقە و لەم سیباقەیە هەر کەسێک مراهانەی لەسەر کردبوو یا قماری لەسەر کردبوو ئەوانیش لەگەڵ یا دۆڕان، ئێستا ئیتر نۆرەی ئەوەیە کە چەپ خۆی بنوێنەوە. بڕوای من لەم نێوەشە ئەو هەمایشەی کە من خۆشە هەتا بەرنامەی تایبەتی لەسەر بکەم لە کەناڵی هیواوە کە قەرار وایە لە کۆڵن ببێت بۆ خۆی هەنگاوێکی گەورە و هەنگاوێکی گرنگە بەرحاڵەگەر زۆر گەورەش پێمان نەبێت کە کەلیماتی زۆر گەورە بەکاربێنین و ئاوا وەسپیکەین، بەڵام هەنگاوێکی گرنگە بۆ نزیک خستنەوەی ئەو گروپ و هێزە چەپانە بە تایبەت کە لە دەوری خواست و خەون و ئارەزوویەک و ئاواتێک کۆ ئەبنەوە کە لە ناو ئێران لەلایەن ڕێکخراوە مەدەنی و لەلایەن ئەو خەڵکەوە کە لە شەڕی دەستە و یەخەیە لەگەڵ ڕژێوی جمهوری ئیسلامی لەلایەن ئەوانەوە دەرکراوە. ینی ئەم هەمایشە بەرەو ئەوەیە کە پشتیوانیەک بێ و کۆمەچێک بێ بۆ ئەوە ئەمە بۆ خۆی هەنگاوێکی کەوا ئەزانم لەم نێوەیە باسەکەمان نەچێ بەلای باسی تراوانە، بەڵام من وازانم جێگای حیزبێکی سیاسی کۆمونیزمی کارگەری کە بتوانێت تەواوی هێزە کۆمونیستەکان لە ئێرانە کۆ بکاتەوە لەم ڕۆیە خاڵیە. من ئەمە بە خاڵیە بینم، خۆمەندانی یەشێک لە حیزبە کۆمونیستەکانی ئێرانم، بەڵام من حیزبی حکمەتیسم، بەڵام من وازانم کە ئەم حیزبە بەو معنایە کە مەنسوور حکمەت کاتی خۆی ئەویست ببێت و هەبێت و ئەوانە ئەو حیزبە تا ئێستا لەدایک نەبووە، هەوڵ هەیە بۆی کەوا پێک بێتەوەوانە بەم ئاراستەی تەحەزوبە وجودی هەیە، بەڵام ئەوی کاوا بووێتە چوارچێوەیەک و قەڵایەک بۆ کارگەر و زەحمە چێش لە ئێرانە بەداخەوە نیمانە هەتا ئێستا و پێویست بەواکە کە هەتا لە ئاستی ڕێکخراوەیە فۆرمی تازە فۆرمی نوێ شێوازی جیاواز لە لەوانەی کە تا ئێستاش بوون کە کاریان نەکردو هەر ئەم دەورانە ببینین کە دەورانی ڕاپەڕین بوو، خەڵک بۆ خۆی جۆرەها کۆمیتە و جۆرەهای ابتیکاراتی کرد، ئەمانە بەدەستەوە بگیرێن. ئێمە هەر خۆمان جوڵانەوەکەمان لە کارگەرەوە فێری شورا بوو، فێری سۆڤێتات بوو، فێری کۆمۆنە بوو، نەک خۆمان هەیە نابێتمان و دامان نابێت. ئەمڕۆ ئەم وەقایعاتانی کە لە ئێرانە ڕوویداوە و ئەم بڵین جوڵانە و جۆڵە شۆڕژێڕانەی لە ماوەی 6 مانگی ڕابردووە دروستتر بخوێنینەوە، هەموو ئەو فۆرمانە دیاری بکەین و دقیق لەسەریان بچین کە چی هاتووە، چی پێک هاتووە، چی دروست بۆ کە ئێمە جاران نەمانەزانی کاکرێ دروست بێت و دروست بۆ و ئێستا ممکنە لەسەری بینا بکرێ. ئەمانە بەدەستەوە بگیرێ بۆ سەپارایی و بۆ ڕێخستنی ئەو ڕیزە، چونکە دروستبوونی ئەم ڕیزە ئێستا ئیتر لە قەیرانێکی سیاسی گەورەی بۆ ژوازی دنیاە، لە قەیرانێکی گەورەی سەرمایهداری دنیاە کە ینی هەر ئێران نیە قەیرانی هەیە، سەر تاسەری دنیا لە قەیرانایە بە وڵاتە گەورەکانی وەکو چین و وەکو ئەمریکا وەکو ئەوروپا و هەمووانە بینین کە لە چ دۆخێکە قەیرانێکی سیاسیە تا قەیرانێکی ئایدۆلۆژیە، قەیرانێکی ئەخلاقیشە لە بە دەرەجەیەکانی غەیرانێکی سەرتاپاییە ئەم سیستەمەی گرتوتەوە و ئەم لەم دۆخەیە کە ئەبینین ڕاستی بۆ ژوایی ناتوانێت ئەلتەرناتیوێک بێنێتە پێشەوە بۆ جەماوەرێک کە شۆڕشەکەن بۆ ئازاد بوون. جەماوەرێک ئەگەر جوڵانەوەکەیان جوڵانەوەی شۆڕشێکی مەخمەلی بێ هەر بۆ ئەوەی کەوا نەفرێک لابەر نەفرێکی کە بێنن ئامە ئاسانە ئەتوانی
سواری ئەسپی جوڵانەوەی لەم بابەتانە ببی وە زۆرمان بینی لە ئەوروپای شەرقی و لە غەیری تری وڵاتان و ئەوانە جو ئەم جۆرە جوڵانەوانە مەهارکردنی جڵەوکردنی زۆر ئاسانە بەڵام جەماوەرێک کە هاتوۆتە دەرەوە داوای ئازادیەکە بە هەموو ماناکانی داوای یەکسانیەکە بە هەموو ماناکانی ئەمە ناکرێت بە بۆژوازی و ڕاستی پرۆغەرب و غەیری پرۆغەرب کۆنتترۆل بکرێت پێویستی بە ئەلتەرناتیڤێکی چەپی ڕێکخرا و منەظەمە کە بێتە پێشەوە ئەلم ئینە دەرکەوێت بۆ بڕای من ینی قەیرانی سیاسی بۆژوازی بە دەرەجەیەک دەست و پێی چەپ و کۆمونیستەکانە کاتەوە وەڵام مەسئولێتی تریشانە خاتە سەرشان مەسئولێتی گەورەی تریانە خاتە سەرشان ینی لە سەروبەندی شۆڕشی رووسیانی کە لە پەنا بەلشەفیەکان و شۆڕژێڕانی کۆمونیستا منشەفیەکان هەبوونی ئەسئارەکان هەبوون ئەوانە هەبوون کە لە ڕوانگەی لیبرالیەوە ڕخنیان لە قەیسەر هەبوو هەموو ئەمانە بەشداریان نەکردەوەی کەوا ڕژێمی قەیسەر بگۆڕێ دۆخێکی ئێمە لەو دۆخەیانین ئێمە بۆژوازیەکمان نییە تەنانەت لەم بابەتی بەرەنگاریکردنی دەسەڵاتی حاکمیشە هیچ شتێکی پێ بکرێ هیچ شتێک بتوانێت ئەنجام بدات تەواوی ئەرکەکە کەوتۆ سەرشانی کارگەر کە بێ خۆڵی لێ هەڵماڵێت و جاوی کرداتەوە من ئاوایە بین من لەم کۆتایی بەرنامەکەمانە چەند شت بڵم جاراوەی تاوجەی بە بەرەی ڕاست چونکی ئەساسی بەرنامەکەمان لەسەر ڕەوتە ڕاستەوەکان بوون یەک ترندێکی دیکە هەیە کە ئەویش خەتەری خۆی هەیە لە بەرابەر ڕەوتی شۆڕژێڕیا ئەویش دروستە لە نێو خۆی کۆماری ئیسلامیە و باڵی جۆرا و جۆر بوون و باڵی ئیسلاح تەڵەب و ئەعتدالیوانە تەواو شکست خواردوون و چوونەتە کەنار بەڵام نەبڕاونەتەوە هەرەوەی میرحسێنی موسەوی ماوەیلەوە پێش بەرنمەیەکی بوو جا ئەمیز ئەوە بڵم بەشێک لەو جمهوری خوازانەی کە سابقەی قەدیم ئەکسەریەتی وەکو فدایانی ئەکسەرەت و حزبی تودەوانە و کەمتر پرۆغەربینوانە و ئێستا کونیت دڵیان لەلایەن لە لای ناوخۆی جمهوری ئیسلامیە پلتفۆرمەکانیان زۆر شەبی بەیەکە ئەوانی لە دەرەیدەن لەگەڵەوەی لەناو ئەوەش یەکێ لەو ترندانەی نێو ڕاستی ئێرانن کە نەوعێک ئێتلاف بینی بەشێک لە جەریاناتی ڕاست هەر لە دەرونی خودی کۆماری ئیسلامیەوە و لەگەڵ بەشێک لەمانی خۆشیان بە جمهوری خواز زان و قەدیم خۆیان بە ئیسلاح تەڵەب زانی واڵعانە زانن ئیسلاح تەڵەبی حکوومەتی معنای نەماوە ئەمانەشان هەڵسوکەوتیان هەیە ئەمانەش مزاحمن لە بەرابەر ڕەوتی شۆڕژێڕیا کابێ حسابیان لەسەر بکرێ و بیبینی بەڵام نهایەتەن وایە ئەلان ساحەی سیاسی ئێران و ئەوەی لەو حەومانگە بینرا احتیاجی بە ئالتەرناتیوێکی ڕابەرە ئالتەرناتیوێک جاو ئالتەرناتیوە بۆرژواییە یا ئالتەرناتیوە کۆمونیستی و کارگەری و چەپە کۆمەلگار لە وەزەتیان ناویستێ احتیاجی هێزی ڕابەر هەیە بۆژوازەکان ناتوانن ئەوە معلومە هەر شکست بە دوای شکستە بۆژوازەکانەوە ئەم شش حەومانگە هەموو هەردوو لا تەقەلا بووە و ئەجم لە جریاناتی بۆژوایی ڕاست ئەوە ئەم حەولانیان هەر بۆ ئەوەی و هەر ئیدامەشیدان بەڕاستی بۆ یاڵم نابێت بڕاوەی ببینین کە تەواوە بێ لە فۆرمەتی تر بە ئارایشی تر بە شێوەی تر ئەو دەری کە گۆشەیەکی شارەمان پێکرد هەتا لەوانەیە خەتەرناکتر دڕتر و ئەوەی وتم ناسیۆنالیزمی ئیفراتی دووسێ تەرەف زیاتر بێتە مەیدان حەولەدان بەستەجی بۆیە عاقبەت ئەمریکا و غەربوانە ئاوڕیان لێداتەوە یا ناداتەوە ئەوە دەنەچە ئەوان کەماکان خۆیان حەولەدەن ئالتەرناتیوێکی ڕاست و بە قەول خۆیان لە قامەتی ڕاهبەرە بدەن هەر ئەو مەسەلە لە مقابل چینی کرێکار و هێزی چەپ و کۆمونیستی وەک ئێمەیە لە کۆمەڵگای ئێرانە ڕاستە لێرەوە جاوەختە دێ جێ و شوێنی حزبی کۆمونیستی و کاریگەری بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە مهمە من ژەو ئیدعاە ناکەم ئەڵان ئێمە حزبی کۆمونیست کاریگەری حکمەتیستین ڕاستەکەی بڵێم تازەش لە دایک نەبووە دەمێ ساڵە لە دوای شۆڕشی 79 عاقبەت حزبی کۆمونیستی پێکات دواتر حزبی کۆمونیست کاریگەری دواتر ئەڵعانێمە حزبی کۆمونیست کاریگەری حکمەتیست هەمیشە و داهمیش باسمانەوە بۆ عاقبەت دەبێ وەکو حزبێک لە جەرگەی ڕووداوە سیاسیەکان دەخاڵەتی بێ وەک ئالتەرناتیو بێتە مەیدان بەڵام مشکلات کەموکوڕی هەڵسو کەوتەکانی 30 ساڵی گوزەشتا بەتایبەت دوای بەداخەوە نەمانی مەنسوور حکومەت معلومە زۆر کۆسپوتەرەگەرەی بۆ دروستکردوین ئێمە وەگەڵ حزبە هەر هەین من ئیدعا ناکەم ئەڵانەوە بۆشایەمان پڕکردوتەوە بۆشایی ڕاهبەری و
یا ئەوە ناوە واقعی بەڵام کەماکەن ئەم ئەفقا ئەم چشمەندازە ئەم ئستراتێژیە کە ئێمە وەکو حزبێکی کۆمونیستی و کاریگەری یەک نفوس پیدا کردو لە نێو چینی کرێکارە لە نێو بەرەی ئازادی خواز و بەرابەری خوازی ئەو کۆمەڵگایەدا هێزێکی بازیگەر لە سەحنەکەدا هێزێکی دیار حتا لە نێو چەپەکانە ئێمە بۆ لەم پێش 6 ساڵدا دەستمان داوەتە هاوکاری لەگەڵ هێزی چەپ و رادیکال ئەو هێزی چەپ و رادیکاڵی سەرنگونی خواز بووە پێمان وا بووە بێ هاوکاریان لەگەڵ بکەی بەرەی سەرنگونی تەڵەبی رادیکاڵیان لەگەڵ بەهێزتر کەی و بە نەزەرم بە دەرەجەیە کردمانە و خودی حزبەکەی خۆشت لە پێش لە نێو خودی هێزی چەپا بێ دیار بێ مەترح بێ قسەی گفتاری هەر ئێستا ئێمە شرکت دەکەین لە هەمایشی کۆڵنا هەمایشی کۆڵ نییە گڕۆژە شتێکی زۆری لەسەر ناکرێ بنا بکرێ بۆ مەعنا ساعتی نوۆی بەیانی دەست پێکە نوۆی شەوێک تەواو بێ بەڵام مهم ئەوەیە بۆ خۆی ئەوەی نێوی هەمایشە حرەکەتێکە بەرابەر بەڕاستی ئێرە هەر هێزێکی چەپی متاهد معلومە بێ شرکتی بێ ئەبێ گفتاری خۆشی بێ قسەی خۆشی بێ ئەگە قسەی جیاوازشی هەیە لە باقی چەپەکان لەوێنە مەترحی بەڵێ هەموو ئەم کارانە هەروە خۆ لە ئاخرین پلەنۆمێک کە بەیەکەوە شرکتمانتیا بووە قسە ئەوەیە بەڵێما بێ بتوانین ئالتەرناتیوی کۆمونیستی و کارگەری بەهێزکەی و حزبی کۆمونیست کارگەری حکمەتی زەبێ هێزێکی سەرەکی بێ بۆ ئەو کارە بەڵێ جا بۆ ئەو کارە زۆر ئاڵگۆڕ پێویستە زۆر کاری نەکردووی تا ئێستا نەکردوم ئەبێ بێتە سەر مێز ئەبێ ئەو حزبە گەورەتر بێتەوە ئەبێ ئەو حزبە نفوز زیاتر پیداکە هەر ئەوە نییە لە ڕەوتی سەرنگونکردنی جمهوری ئیسلامی ئەبێ بتوانێ معاملەیەکی دروست لەگەڵ باقی هێزی چەپ و رادیکال و بەتایبەت لەگەڵ بەرەی رادیکال و پێشڕەوی نێو خودی بزوتنەوەی کاریگەری و بزوتنەوە کۆمەڵایەتەکانی ئێرانکە ئەمانە جوزی ئەو قسە و باس و بەرنامە و ئەقداماتەیە لە دەستورمانایە و هیواداری ناقبەت بە مەسیرێکی دروستە بڕواتە پێشە و ئەم ئالتەرناتیوی کۆمونیزمی کاریگەری و چەپ و کۆمونیستیە وها بتوانێت لە دڵی ڕووداوەکانە بەرجەستە بێتەوە بتوانین ئەم بۆشایە پڕکەینەوە بەڕاستی ئەوەی پێڵەن بزوتنەوەی رادیکال لە کۆمەلگاکەدایە بزوتنەوەی کاریگەریەکەی تەمەشاکەی بزوتنەوەی ژنانی تەمەشاکەی نەسڵی ئەزەی تەمەشاکەی هەمووی بەو پەڕی زەرفیەت و توانایی خۆیان لەم 6 مانگە هاتوونەتە مەیدان ئەڵعانی تر تۆپ لە مەیدانی ئەحزابی وەکو ئێمە حزبی چەپ و کۆمونیستی و رادیکالە کە بەڵێ جوابدەرەوەی ئەم وەزیەتە بین خۆ لەگەڵ ئەم وەزیەتە جووتکەین و بتوانین دەست لە ناو دەستی هەموو ڕابەران و پێشڕەوانی رادیکاڵی کاریگەری و جەماوەری لە نێو خودی کۆمەلگاکە هەم وەکو شەبەکایەکەن وەک نهاد و ڕێکخراو هەن کە نمونەیەکی هەر لەم ڕێکخراوانەی کە ئەم منشوریان داوەتە بەدەستەوە لەگەڵەوانە هاواهنگ بتوانین بڕۆینە پێشێ و ئەم بەڕێ ئەم ڕابەری رادیکال سۆسیالیستیە بۆ بزوتنەوەی سەرنگونی ئێران و بۆ ئەم بزوتنەوە شۆڕەجێرانەی کە ئێستا هەیە تەمینی بکەن ئێمە ئەمە جاهاتەکە بۆی تێکۆشێن و کوردی ئەم کارانش لەو زەمینانەدایە مانعیش زۆرە مشکلاتیش زۆرە بەڵامی تر هیچ کارێک بێمانە و بێ مشکل نیە دەست خۆش ڕەحمان بە بەرنامەکەمان لێرە تەواوکەین تقریبا نزیکەی سەعاتێکە دەست خۆش بێ ماندوو نەبی هاوڕێیان و ئازیزان کە بینەری بەرنامەکەن لە کۆتاییە داوایەکم هەیە کە یوتیوبی کەناڵی هیوا سەبسکرایب بکەن و ئەگەر ویستان ئەم بەرنامە شێر بکەن لینکی یوتیوبی کەناڵی هیوا شێر بکەن لەگەڵمان بن بۆ بەرنامەکانی تر تا یەکتر دیتنەوەیشی تر بە شادی و کامەرانتان ئەسپێری